ئەمە شارۆچکەی کەرمەلێزە تیرۆریستانی داعش لێرە بە ماوەی 3 ڕۆژ بەرگرییان کرد نەیانتوانی زیاد لە 3 ڕۆژ بەرگری بکەن لەگەڵ پێشڕەوی هێز ئەمنیەکان تەواوی ئەو شارۆچکەیە کۆنتترۆل کراوە سەرجەمی ئەو شارۆچکەیە مەسیحی نشینن لە ئێستادا لە ژێردەستی هێز ئەمنیەکانە هێز ئەمنیەکان سەرقالی پاکردنەوەی ئەو بۆمبانن کە تیرۆریستانی داعش لێرە چاندویانە تیرۆریستانی داعش جگە لە تایە و نەوتی ڕەشیان دەشتان چەندین خانووی هاوڵاتیانیشیان لێرانە ئاگر تێبەرداوە لە بەرەوەی داوەکو ئاسمانی ناوچەکە ڕەش بێ بە دووکەڵ خۆیان لەژێر ئەو دووکەلانە حەشاردن لە ترسی بردمانی فڕۆکە زەنجەکان ئەمە یەکەکە لە کەلیسەکانی شارۆچکەی کەرمەلێز تیرۆریستانی داعش بەشێکی زۆریان وێران کردووە بەهۆی یاخۆت چەندین تونێڵیان لەناو کەلیسەکە لێداوە ئەمە یەک لە کەنیسەکانی شارۆچکەی کەرمەلێز وەکو دەبینین بەشێکی زۆری کەلیسەکەیان تێکداوە تیرۆریستانی داعش جگە لە ناو خانووەکان چەندین خانوو و تونێڵیان لێداوە لەناو کەلیسەکانیش تونەڵیاندا لێداوە بۆی خۆیان حەشاردن ترسی بردمانی فڕۆکە زەنجەکان ئەمە یەکێکە لەو تونێلانی کە تیرۆریستانی داعش لەژێر کەلیسەی شارۆچکەی کەرمەلێز لیانداوە بۆی خۆیان حەشاردن لە ترسی بردمانی فڕۆکە زەنجەکان من مو كامل بعده ممكن لێرەوە دیارە ڕێگای شتریان کردوتەوە هاي هم داخل بالعمق بس مو كامل ما شردة وما له حاجة يكملون ئەمە ڕێگای شتریشیان لێرە کردوتەوە چەندین ڕێگایان کردوتەوە لەناو ئەو تونێڵانە بۆی بە ڕێگایەکاندا بڕۆن شتایە ئەمە یەکێکە لەو ڕێگایانە کە لەو تونێڵانە ئێرەشیان کردوتەوە شوێنەکە چونکە بەرزە زاڵە لەسەر ئەو ناوچانەی کە پێشووتر هێزەکانی تری لێبووە هێز ئەمنیەکانی تری لێبووە لێرە بە قەناس تەقیان لە هێزە ئەمنیەکان دەکرد شوێنەکەی تۆزێک بەرزە هەم لێرە خۆیان حەشارداوە بۆی فڕۆکە زەنجەکان نیان بینێت زاڵیشە لەسەر بەشێکی دەشتی نینەوە لێرەوە تەقیان لە هێز ئەمنیەکان دەکرد بە چەکی دوور هاوێش ئەمە دیارە لێرە لەو تونێلە تایبەت بووە بەو چەکانەی کە چەکی دوور هاوێژیان گرتوتە هێزە ئەمنیەکان ئەمە خۆیان دروستیان کردووە دەستکردە بۆی چەکی دوور هاوێژی لەسەر جێگیرکەن و ڕاستەی هێز ئەمنیەکانی بکەن لەناو ژێر تونێلەکە جیان هێشتووە لێرە دەبینێت ئەمە دیارە جلوبەرگەکانیانە لێرە هەندێک خواردن دەبینێت چەندین جۆر خواردن دەبینرێن لێرە ئەمە نۆکۆ فاسوولیا و شتیوان ئەمە جلو بەرگەکانیانە لێرە دیارە پێدەچێت ماوەیەک لە ژێر ئەو تونێلە مابینەوەوانە تیرۆریستانی داعش چوار تونێلیان لێداوە لە نام ئەم کەلیسەیە ئەمە چەند زیاد لە دەمەتر قۆڵایی دەبێت چەندین ڕێگای هەیە بۆی دەچێت بەڵام هێز ئەمنیەکان پێمان دەڵێن تاوەکو ئێستا پشکنینی بۆ نەکراوە نەچوونەتە ناوی ڕێگامە پێ نادەن بچینە خوارەوە بزانە چی تێدا ئەو تونێلە چونکە ئەو کەلیسا شوێنەکەی بەرزە تیرۆریستانی داعش بۆیە زیاد لە چوار تونێلیان لێداوە لێرە بۆی چونکە لە زۆربەی شوێنەکانی تر تەنها تونێلەجانێتدا بۆ چەندین کیلۆمەتر لە لایشکە دەردەچوو بەڵام لەمە شوێنەکەی بەرزە ئەو کەلیسەیە بۆیە چوار تونێلیان لێداوە بە هەر لایەک ڕێگای بۆ لایشتر دەڕواتن زاڵن لەسەر هەموو ئەو شوێنانی دەشتینینەوە ئەمە ناوی تیرۆریستانی داعشە هەرێک لەوانە دیار ئەمانە لێرە ژیاون ئەو تیرۆریستانە ناوەکانیان لێرە هەمووی نووسراوە بۆ ئەوی کە دیار نەبێت لێرە تیرۆریستانی داعش تونێلیان لێداوە زۆربەی ئەو خۆڵانەی کە لە ژێر تونێلەکانەوە دێنن تیرۆریستانی داعش لە خانووەکان دایدێنن بۆی فڕۆکە زەنجەکان نەزانن کە تونێل لەو شوێنانە لێدراوە هەمووی تاوەکو لە ناو گونیا کردی ئەم خۆڵانە بەرزیان کردوتەوە لە چەندین شوێن